وأخويا موسع والله إخوة قال مزورة جوارك خبر يبكي إخوة ورا نهستي لا وبي إن بيام لي ربي وباقي شمروشتوها والله مزورة اسم بقران أنا بيام بيام شتو بلغونا يعطيك راس بخير تبغى بقربان والله مزورة اسم بيام جا شي ترسي بقران نازم هلا خو غيرت إني سيري هشتي قبل بلي ما بزلام ليكو هستي نازم هستي ليش شوية دباني شو بزان هستي ليش شوية بقران هستي نجو دودي بموبايلو نازم هستي هستي أنا هستي ولا شو صوتها؟ أولا شيء لا بالله بحاك خبر عنها جير أبو أري دبي الله مخوين كاك دبي الله مخوين وبوها كان بشرني إيوا الله بستي ها الله جير أبوي روتشيا الله بستي هستي بهيش تشوف خيوكو سوريا نبي نا والله بس خوينا خوش من أخوما ورتشيا لسكشتم الله بستي والله أما وظف ميتي بقول عم زود اسم خوم هناك باش تبغي هو تاخذ زين بوكم روشتو كذا اللي شوية لازم مش خوم هناك يوني ما يتلام بقربان فاهمت لا ولا توي ساعة الجير ما يستم خوم نكر دبو شوف كين شتو بلجان اساس شتو بقربان ترسم بقول عم زود ترسم خلت شي اترسيوني ايه مجلو مالك هذا قلتو يعني خو عقل لازم مش تبي بزلام لما لازم بوك شليرني حلي يمكن خواب جنب يلا تلفوني كيف كبسة أباني بابا تلفني بوك كذا بوك كبسة تلفوني شي باباك مكي وازي لبنا تلفوني شي باباك مكا والله كان أو تا جوابنا تو باوكم وتي الطواو يتر من إيوه بنعمة دسي ليش توين دوازي لبناتوش قلت ما بوي نكر نسيزا بوي نكر هذا داخل بقول ما بقول عم وزين يوم يجي مقام يجي ترسم خوم هناك وكاك يجي من أوتال لو كاتو يوم شنو دوديو أما يبسم بوي بقول عن ناويرم أما لو ديونا بو ملا جرتو يا نا نبوي أنا ما بس ما يبسم بتوالي بقول عن ناويرم الله يكشتي كاكا تلفونك مو خاله بكر كاكا واسع وشي بخاله بكري كي بمساعد وشو بلا كاكا يجي بدنا ياك ما باتو صبر ياك ما باتو هاك خاله بكريش ما لا بير خوشه بقوا لا خالي خوتو وازي لبنا دتوا بزوا صبر ميكا بلا ميكا ما بيتا أرياسيو بالله يا وشي هم بانكردنا أرجنك دورة مالي بقول رجيلة دورة سيوم بوا بوتي دورة قمي عمبر دورة تو سيدي أمجن باشا تشيا كي بمشوا أريك دنيا فيها من أبوها وقابو حاجة بمتو شو بالشيد بأخوار روحي شدت جواب النيامو من لدواي نو جوابي بامشي شمنيامو تشيو لي هات أري وشي هم بانكردنا كتيا دورة جنك دورة بالكا ويسلاحتك وقمي عمبريو شوف أنا ما ميوان أبو يك دنيا حاجة يا بجيش أو دست خوش به تراك شبو خوي سلاحتك دبك هيلاكي توش داني شدي هم إيشو كارم هبو أكلو خوا بس يا بحسابي بونا كرديت جا بو بورا سياكم كل دواز لهم مالا بينا دواز يعني بينا بابا تقسم بابا قلت أنت الخوبون وشي يا تيا بروسك تلفونك قبله بلا شي بلا في الشيء بمشوا جوابي نيتوا أخذت شو نبي كورة جوابي نيرو نعتوا يا بلا تاخي والرمان كردوا أنا جوابي مو قناحة لو كشتكي ضروري به ليه راضي قبله كان بورا جان أب كاتو باش يشكر أو بمساعد وشو وشي وتلفونك إيه هو تا خليك الزراقم خوم لناك باوكي جمهور شو تدرو كذا زين بوش شو الله مش ما خويا تو خاله بكر بين الأمان بو باكر روي أي بيرنا دو انتخابات كانتخابات كمان قري يولي يومني وروشتن لدو انتخابات روش باكم روي توربو يا روي بقول عايز كذا زين اللي شوية ورا مخمي قاتيش بو والله إذا قوا زين سوتشا كوت بيان شوية نبي باش كم بيانا خاله بكر بيان بويا بقول بانتامو إجا طبعا إيوه تشيتان نكرت تشيتان نكرت هابو كتا أوي بس ها هر منو بكر ما منو بكريش تانكري دنيا تانكري لبر خاطر أباو كتا والله طازة باوتان روي منيش تشيتان لبكم بيان تشيبكم أخذت واد وبابو زيادة ورا والله بقول بانا أو بكر بزان على شي بينا هلو بلا شي تشي دي بمشوا ها لا والله يا مناين ايش ما بيوت يا ما لداخي والرمان كدوتي واتان لخوتان كدوا كذب لا تانا باشا هذا والله يكشف يا بلا مثلا دستي وش كبر حاجة ما قرمو يا مهين بويا اللي يدا فين حتى باكم يدوا نا نيبو خاطري خوا بلا بمشوا النين كاك محاولاكم بين باشا قبرو دي خوا حافظ النبي
ئەڵێ ئەگەریەوە نێن وەڵا ئێمەین بۆیە با ئەوان نێن بۆێرە بۆ خاتی خوا هەسە با خۆمان گۆڕین ئێمە بچین بۆە بێ دقیقەکە بە ئەوان بێ نەبانێن کورە شێتمانەکەنەوە فەتێکی زۆرە من هەر شێت بووم دە هەستە دێ هەستا هەستا حەقمان لێ بڕاوە هەستە بخوا و جلانەش بۆ حازرکە چاکم پێوت چاکە پێوت دەباشە با بخەین دیت دەبخۆنێ تاوا بخەین دەبخۆنێ کورچی خەویی کاکە جای نابێت دەرگاکە بکاتەوە کاکێ خۆ من دانیشم بەڵێ باش لەگەڵ تا دانیشین خۆە بەخێری گێڕی سۆڵ خۆڵێکی نەخەوم ماوە نە نانم ماوە نە ئاو ماوە بەدەست ئەم لە شێتەوە گیرم خواردو خوای لێو بە زیابێت عەلەیکوم ئەسسەلام چۆن خاڵە بەخێر بن باش باوکە مدنیا پێم خۆش بواتی خواب سەلامت بن ئەزانم باوکم لێرێ ئەو بۆ ڕاتان کرد قاپەکانتان نەشۆن ها یەکشتان نەکردووە ماڵەتان وێران کردووە توێشتە چی پراسیە من بێم بیشۆم سەعات دوو شۆ بێم بۆ ئێرە قاپیشتان بۆ بشۆم کێ زۆری خوار بە ئەوە بیشۆ هەستی تۆ زۆرتر خواردەوە وەڵام خاڵە بکە کۆرە کوڕم بەخوا من بەقەیکەوێکم نەخواردووە کوا بنەوەی سەخواردنم نەماوانی ئاسیا ئەوە زەلن ئێدە باشە پوراسیە لە بە خاتری ئەم پەپولانە و لە بە خاتری براگەش قاپەکانمان بۆ شومان و دووخوا ئاسیا بۆچی بۆیان ناکەی بە جەدوەل براکەم ئەخە دەمەگری دڵمژانەکە دەخەفەتی مێنێ دەخەفەت مێن بەش نەکەم کاکمتان شێت کرد ماشەڵڵا پراسیە لە سینەما و تاوا کردووە ئێتەوە ماڵیە بەخوات با بەخۆ بۆ چێ ئەو کەم بە قوربانی کاکم من بە ئەم قەسە گرین بۆ کاکم ها بەڕاستە کورە ڕۆڵەوە برات ئێستا تۆ بلە بێ بەژێر سیارەوە ناگری دەمشکە خاڵە بەردەگیان خوا نەکە وەڵا ئەو چۆنە بۆ برای خۆی ئەی تەبعا بە خوارد تێکتانەکەم بە قوربانی کاکم یەک دەقەشی ها ئەو پێتان بڵە عوسمان نەبێ ئێوە چین ها وەڵا ئێوە هەر هیچ نین وەڵا گوێ مێری ئاسیا جان بەساقە بم کاکم فەوتا نەفەوتاوە یێتەوە بەخوا یێتەوە پێ و بڵێم خەڵ بیوە قاپەکە جیاواز لێمە بە قوڕەمە بە قاپەکانی بیر نەچێتەوە داسات پورێجان دەتوا قاپانە ماوە شۆ قوربان بەدا خەفەتەوە خۆش قاپشتم دێسە بەخوا کاکم نەیەتەوە کە ئەم جارە ڕۆشتم بە حەیاتی ناڵم بمبینەوە باشە بۆ کە باوکم لێرێ دەمت ئەمە نێڵێ من لە جێی دایکیانمە دەم مکەسیان درێژی یەکەیت بەم نەڵی دەم ئەو نەیە ڕاستەکە بە پورە نەڵێ و کوژەم چی خاڵە بکرێڵە ئەو کوشت وەڵا ئەوە ئاسیایە بەخوایەکی یەک قسەی پێ بڵێ زمانی بڕم قەپانە شۆم و دوایی ژێکستەر کە تاو بووم ئەڕۆین باشە سوراخێکی کاکم کەین باشە بە قوربان دەبڕدەی قوربانی پولی وا دڵی ئاسیا عاجز کە نزانیی بەز لە هاتانەکەم ئەو پێتان بڵێم نەخڵە تابی بلا منی ژەبێ بڕۆ داری شنێەوە مەڕۆ ئاسیا دانیش بەخوا ئێوە هیچ خاڵە بەکری خۆمان ئێڵێ یەک تەکلیفی لێەکەم ئەتۆ پێشی تەکلیفەکە لێەکەم بیرکەوتو تۆ هەز ناکەی خاڵە بەکرد ماوەیە کە شتێکی بیرکەوتووە لە بیری چۆتەوە واللهی خۆ بلە ئافرم جارجار هەتی تو ئاقڵی عوسمان ئەڵێ مەتیوێ من کەرا چۆن بەڵام بەخوا ئاقڵی باشە دەیبزان بیرتە ئەزانی چی بیچوە ڕاستەکەی بیری ماڵەوەکەم بەخوا ئەی چی شتێکی کەیە بۆستە بیرم کە ئەو جانتاکە بوو بە قورعان ڕاستەکەەوە شتمەکی خۆمی تایە ئەوەش دیان تێدا مەوجودە لە خۆدا شتەکە ئەوە عینەکەکەمە عینەک نییە خاڵە لە ناو ناختە ناو چەقی ناختە 50,000 لێ کەوتبوو لای کامتانە بمەنەوە بە قورعان تیتتان دەرێنم خۆ خاڵە بەگرجان 50,000 پێ بام و مەرحەبای باوکمە کرد ئەوەش نییە ئەی دەچیە تێم بگەنە پاسکیل نییە ئەمە تەڵەبە ئێوە ئەڵێن چییە ئەزانی چی خاڵە بەگەت ڕێز و حرمەتمە وەڵا وتم درۆیە کەیدی بە پیاوها من پیاوی درۆ بەڵێ خاڵە بەکرد سوحبەتێکمان بۆ بکە قسێکی خۆشمان بۆ بکە زانانی چی من ویستم لە ڕووی سەقافەتەکەەوە پێ بڵم بەڵام من تر خۆ زانی شعور کە نەبوو تر نابێت بەخوا ڕاستەکەی بەخوا هەر عوسمانە و ناسیە باشە جاوتم ئەگەر کرێت جوانی بیاکەی ئەوە قسێکی خۆشتان بۆکەم بۆ لەو خەفەتیشم هەیە عوسمان لێرەنێ بەڵام تۆ زێ قسەی خۆشتان بۆکەم ئاسیاش گوێ لێ نەبێت ئەوە ساڵی هەشتا ئەنجا من و عوسمان زۆر دەمێ ساڵە تێکەڵین ساڵی هەشتایە سیارەیەکمان پێ لەم بەرزە جوانانە ناوێکی عەجایبیشی هەبوو جێژی پێوەیە جێب نانە جێب جاگوار هین هەمە نەزانین جۆلانە جۆلانە ناڕوا کوڕم جی کلاس ئافرم جی کلاسیان پێ و باشە کاکە لەڕێی کەلات 180 بەسەری بلە 180 ڕۆژین باشە کاتێکم زانی کاکە سیارە ناڵێ تا کە سێرم کە پانکەکە لە ڕادیۆتەر شتەکە وەڵاتی وەستای لەگەڵ عوسمان ناچار بووین و سیرەکەم عوسمان جلی کوردی لەبەرە
قایشی ژنێگە قایش نەبێ سیارە حەماوێڵەس ناڕوە یەکمەتر ناڕوە وەڵا کەسیرەکەم قایشەکەی خۆمم بیرکەوتەوە وەتەفەرم بەکرد وەڵا ڕێ قایشەم کردۆ جوان ڕێک و پێک هاتم بێەوەی جەشی لێم چوومە ژێر و ئاوا لێم ماو کردم بە قونەکەی خۆیان ڕێ چەنەم دوگمەدا بەخۆ نازام چەنم دوگمە بوو وەڵا سلفم لێ عوسمان وێنەیە بۆ ناوشار هەر بە قایشەکەی خۆ بەسەری بلا خاڵەوەگرێک دەکەم یارمەتی هەتی چەند جار پێم وتی بە باوکم بڵێ ئەو ساپە دزی بردووە وتم جاشیگە سێجا پێم نێ قیر ڕوڵە خە تۆ قیر تۆزی قیر بێنن بیقڵن بیکەرە مەحبێنەکەی و چاگەبێ باشە کوڕم ئەلا کولم خاڵەوەگە ئەڵم یەک بە چۆن بۆ قسەکان هەمووی نەستەقە ئەنجا تۆ ڕازگۆیی و ئەها قسەی خۆش بەزە جەنابێ بە قوربانم خاڵە بە کوجیان ئەمە درێژ بی جارجار ئاقڵی ئەزانم ئەڵم خاڵەبەگە خۆ زەی بەخوا باوکم لێرە نیۆمش بێت تااقەتی و ئەها ئەم پەپولە جوانانە ئەگەر بکرێت دانیش کەشی بیاگەی ئەوە کاکە سیرەکەم پارەم پێ نییە ماڵی شەواڵێ کاکە حەزمان لە گۆشتە مناڵەکان سویان بۆتەوە بۆ گۆشت هیچی بکەم کیلۆی گۆشت بە 5 دینارە منش بەخوا بزانم 50 فسم پێ بەسەری بلە پارەم پێدەم وەڵاو چوون عوسمانم بینی وتم چێوە بۆ بەکروا بێ تااقەتی وتم عوسمان گیان کاکە دەمێکە گۆشتمان نەخواردەوە مناڵەکان حەزیان لە گۆشتە وتی بۆ نەچین بۆ ڕاو وتم وەڵا هەزار جار پێم خۆشە وەڵا کاکە تاپڕی هێنا و بەیانی چوو لە ڕێگە چون داسنەوە بەرێکمان بینی بلا بەسەری ئەم جەماعەتە من ئەڵێم بیسکەوتۆ بڵێ سیکەوی بەسەرەوە باشە وەڵا منیش کاکە میلم هێنایەوە لە هی تاپڕ بلا کە ئەوان نیشانم لێگرتەوە بەسەری ئەو بلەیە 20 دانەکەوتە خوارەوە هەمووی برژا بوو کەوەکان لە هەمووی خۆشم لەمەیان خۆش نابووم لە برژایەکە خۆشم لەمە خۆش نام خاڵە بەگرتۆڵی بۆ مناڵەکان تۆ کا مناڵتەیە ئێنیمانە ڕوڵە من و ئاسیا خواردمان عوسمان و ئێوە ژوو کاتە مناڵ بوون بەشی ئێوەشمە ئەمە لە هەشتاکانەوە هەین نەکوور حەقو باسی تەمە قسێ ئەکرێ قسێ خۆشە وڵی خاڵە بەگەز یەکسی پێشێ لێرە باوکم گوێی لە شیڕەی دەرگا بێزی ڕاگە جا باوکم تاپڕی لە ژوو بوو نەبا کوڕە عوسمان لە شێر ناترسە ئێوە واتان خاڵە بەکرد بۆ مۆزعی جێراتەوەی کەوشتە ئەڵم پور ئاسیا بانکم زانام وا بوو هاتی پورە ئاسیا بۆ بانکەی با قاپەکان بشواجینە بەخوا قسە بۆ حەزەکەم دڵم دڵم ئاو بخواتەوە ئەگەر بکرێتەوەن باەتی پورە ئاسیا پورە ئاسیا بەڵێ خودرو ناکە یەک دقات بەکر بەلێ مولێرە ئەڵێم پوراسیا لە ش ساغ نظام قاپەکان شۆ ئەڵێم یەک پرسیارە لێکم خۆ حەزێت نەبێت دەسێرمەکە خاڵە بەکە با پرسیارەکەی لێ بکەم ئەڵێم خاڵە بەکە لە ساڵی هەشتاکانە کەوشتی کردووە تاپڕ بۆ ئەمانە بیسکەوی ئەو ڕاو کردووە ئاسیا تۆ کاتە بەکر منە و کاتە تۆ مناڵ بووی من 2013 شم کردەوە بەکر بەخواشتی پێشوتی هیچی نازار چەند سیانزە خاڵە بەکە لە 4 ساڵی توێ باسێکە وکوە بێ هەفتەیەشی پێکرد بێتی ماڵ لە خۆتەوە قسە چی بۆ چی بۆ باسکرد کۆنە باسی کەوم بۆکرەوە بیریە ساڵەکە کەوەکانیم هێنا برژا بوو خواردمان ئەوە بەسەداغی کاتمان تۆش باسی ناکە حاجەتە چی بوو بیستان کرده بوو بەخواتم نام خوراوە خۆ دەزانی دەیتر باوکم بەشەکە ئێوە خۆتان ئیش ناکەن بۆ یەکی قاپەیەکی کەوت بە دوو سێ کەسان لە قاپێکا بخۆن ئەمە چییە بێزیە لەگە بلایانام خۆی چێگاتە ئەو تۆ بلاتە چۆنە بێ وای پێ بڵێیت باشە زانم برام بەڵام چەپەڵە چی بەمە بڕین دەتومە ڕنتخوای هەل لێرە بن بەزێک شتی پێڵم تخوا پێ نەخۆش نەبێت تۆ دایشی درۆدین بێڵە باقسەکەم تاواکەم ئەیدی جارێک سوتاو کردووە ئەوە تۆ کەی خێری بە بەشەرە ڕاستێشی بەردەمیا بەو کراسە سۆڵی دیواری خەسخانەی خۆ ئێوە زۆر دەمتان درێژ بووە لە سەعات دوو شەوە تەنگانە تاوێ بانگمانەکەن بەڵام ئێستەشەوە دەمتە ها بەم جلانۆڵی سەرکە پیازە چاولێتی هیچنەکە جوانە ئەڵی زیرێ چاولێتی بە قوگرەمانە بەکەڵ جێوە یەک دقت وڵای بەرەوە نەبێ کە ئێستا کاک میلیێنی و خەفەت دەدڵمایە ئەگینایەکی یەک دانم کێشە بدەمتان ئەنجام جاوڵا پێماوانی تو باسێکە بێم دوانە دایمە لە متبەخاون مریشکە ئەڵێم خاڵە بەکرد کە ڕۆشم بۆ داوام تاوابلۆ سەروانێگە توشنەوە ماڵەوە شەوەرنە وێرەتەوە خوارد وەڵانایین هیچمان هەیە بە کاکە گیان ئێمەی دەوڵای ورەنە وەڵڵا بە هیچ جۆرەك ئێوە نێن وەڵای جۆ بگرە بۆ قورعانەکە تەلەفۆنیش نەکەم خۆم لە پڕەکە خۆمەکەم بە دەرگا کاکە حکم لیلا دوای دەوامین و ئێوە نێن باشە دێڵە دێ هەستە بەکرد با بڕۆین هەستە بەخوا خەریکە منیش شێتە باکر بەلێ 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 کە جوانن ئەڵێ چلوی 250 جوان دانیشن
لەگەڵێ ماڵ جوان دانیشن قاش داگردی قاش داگرە دەی تۆ جوان دانیشە جوان دانیشە جۆ بگرن یەک شاما پێ بڵێن لە مۆلا ئەم لاولام نایە ئەم سەر و ئەو سەر و هات و چۆ وەرە و بڕۆ و بە کیفی خۆتان دەرگا بکەن و بێنە ژوورۆ گوێ لە منگرە پەیام لە تۆ دەست پێکە تەلەفۆنێ بۆ هاو بۆ نەهاو مەسج هەچ کەسێ بوو پێمەڵ ئەمە یەک دووش ئێواران زووە گەڕێتەوە چکە خۆتەزانی گەنجی خراپ زۆرە سێرکردن و ئەمانە هەشتێک ڕوویە ڕێگی بۆ مەژێڕیتەوە سەعات دەش ئەخەوی مۆبایلەکەش لای خۆمە تێگەی تەواو جواب مەیەرەوە تۆ شەستی جوە بگرە ناوی هەموو ڕفێقانتم وێنی زان ڕفقاتی شێکی لەگەڵ شیا ڕێتە دەرەوە تۆش بە هەمان شێوە شەو زوو ئەخەوی مۆبایلەکەت دای منە بەمەرجێ بەڵێ ساعات دوو شەوش خەبەرم نەکەیتەوە لێ ترسم وەرە لەگەڵم بۆ سەراوە نایلێم با قسەکان تەواوکەم بەسە پێمەکەنە وەکو پێم وتن هیچ غەڵەتێکم ناوێت لە ماڵە هیچ تەسەڕوفاتێکی ناشرین نایە لە مۆلا هەشتێکی ژوڕووی با ئەبێ بێم پرس بە منکەن چوونە دەرەوە بۆ هەر شتێ بوو تێگە لە من خۆ جواب قسەکان چوومە بە مێشتانە مشکە ئەو کەڕ ماشەڵڵا پیاوان بووی ڕۆژ دابەزە من لە جێی باوکتانەوەم سەعات دەبخەون تانیشە ئێستا جا لە جێی باوکتانە بەڵام ئەترۆ مشکەوەی تر خۆیەت و لە شوێنی باوکمان دانیشتوین لە جێگەی باوکم دەخۆمە من نەترسا ئەوە شتەکە چکە کتوو پڕ بووی تر ئەوەی لێ وەزاگە یاخوا بە خێر بێکا عوسمان دەنگ و باس کورە بۆ دیارنی هەر بیرمانە کردی خێر وای شتێکەشتی تێرە واللهی مفەوەستاییتر مەشغەڵەتی حیات خۆ ئەهێڵێت ئەی یادگاریمان هەیە بە مناڵی ڕاگال لێ وەرە ڕەفاقەتی مناڵی شتێکە ئێستا شتێکی کێیە ئەگەر لێ بوو لە مەکتەبەکە تەنیشتەکەمان ماڵی کێ بوو کابرایکی دەوڵەمەند بوو دار پرتەقاڵ و سێوی تیا بوو ئای سێومان دزی ئای تویتە سەرشارم پرتەقاڵی نەکردەوە ئەو تۆ درێژی وەرە ژێرم بەخوا خۆش بووستارەوە باسی تۆ براژن چۆنە مناڵەکان هەر ڕێکن بە یەکەوە بەڵێ جا تۆ ئەمرکە خێر واللهی ئەوەی ڕاستی بێت من بۆ ئیشێک هاتووم بۆ لات بەجددی ینی مەشاکیلی ژیان وای لێ کردوم کەدیکە لە خۆم بێزارە بم مفەوەستار بۆ قوربان کاکە تو خۆن نازانی ئەوە من دو سێ ساڵە هاوسەرەکەم ئەمری خۆی کردووە ئافریکا ئیتر سێ مناڵم هەیە بە حەقەت خوا لە منی پسێنی لەوە جاخان نەیان خوا نەکات ئاخر کاکە من بۆ ئەوە هاتووم بۆلات بە حەقەت ئەمەوێ ژن بێنمەوە ئەو مناڵانە ناهێڵن جا هاتووم شکاتیان لێ بکەم بەشکو ئیشەڵا عیدام کرێن عوسمان بۆ خاتری خوا توێژن بێنی شکات لە کوورەکەی قانون هیچ ڕێ پێ نایە یعنی چی مفەوەستا تۆ برادەری منی جا من هاتووم ڕووم ناوەتە تۆ یعنی من هاتووم شکاتێن ئەمەوێت سجنیان بکەیت کا عوسمان گیان چی ئەڵێ بەسەر چاو بەس ئەو کێشە و مۆزوعی تۆ بە قانون ناکرێ عیلاقەی بە قانونەوە نییە ئەوە بە سۆڵحی عەشایری ئەکرێ قوربان کورە ڕۆحەکەم سۆڵحی عەشایری چی و نازانم کۆمەڵایەتی چی بۆ ڕێز عەشرەت ماوە من نەچم دامێنی ماز دەکەم بە قوربانە بم هەرچی خەڵکی پیا ماقوڵ و چاکێکردم بەگەشت ئەو لایەنەیە ئیسیفادە نێڵی مێشیان بۆ بژێری وەرە بابە ئەوانەی من نابوتن بەخوا خەڵکی وان کردو بەگەشتا ڕێز عەشرەتی وا چۆتە لای بەشەرفم تۆ لە توای تڕی کردیت دەبات تێگەێنم کا عوسمان بە قسەی کەس ناکەم مناڵی باش وەکو قانون هیچ ناکرێ بە من بەس وەکو عەشارەتوانم بێمە ماڵەوە سەردانێکیان بکەم و قسەیان لەگەڵا بکەم گورە من بابە مناڵم خەڵکی وا هاتو تۆ لە پیاوی هیچ نیت من پێم خۆشە بە قانون بێتە ئێرە بیان ترسێنم با بڵێن قانون هەیە من ئەم جارە بە قانونەکەم قانون و بەس قانون نییە چۆن سزن نەکرێ ئەڵێ بۆچی سزن کرای ئاخر لەسەر چی ئەکرێ لە بەرەوەی کوڕەکە ناڕژن بێنی پەیوەندی بە قانونەوە نییە پەیوەندی بە قسەی خۆتەوە لەگەڵ کوڕەکان تا دانیشی مناڵەکانی حیوانەکان و کێشەکە بۆ حەکەم والحاڵ بڵێ کا عوسمان ئیشەکە بۆ ناکەم حەیف من وەمزانی ڕەفیقێکی بە وەفایت وەمزانی هاوڕێەتی ئەفامی بەڵام حەیف نایزانیت وەڵاکە من بۆ کردی کاکەستان بە ناموسم بیتە لە سەی سەرەتایە قاتێکی چاکەت و پانتۆڵم مایتە بە حیسێتم دوو جار لەبەرم نەکردبوو هێشتا نەشۆرا بوو دەقی نەشکا بوو 20 ساڵ پێش ئێستا باسەکەی تۆ 20 ساڵ جاروانە ئەی باشە چەند جار هاتی بۆ مەطعەم نانی خواردۆ پارە و پێنەوتمە کاکە قەیناکە مەچن بە گژیا ها ئەوە پارەکەی چی بۆ کردی و نۆکایەکە بۆ کردیم سەمون و نۆکایەوە بابا عیبە بۆ خاتی خوا
منەزانین چی هاوکاریم کرد چەندجار پارە و پێ نەبوتم وەرە هاانە ستارە ئەو بخەرە گیرفان بە خوبی بەڕ حەتەڵقوب چی پێسەرکردومە ئێستا بدەمەوە چی بۆ مەسەلە ئەوە نییە من برادەرمین کاکە دەیەک تەلەفۆنیان بۆ بکە کاکە بەسەر چاو بڵێ باوکە شکاتی لێتانەیە با بترسێ بەشکات و قانون ناکرێ وەکو عشار باشە تەلەفۆنیان بۆ کەم بانیانەکەم بۆ ئەوە قسەیە ئەوەیان ئەزانین تۆن من مناڵی خۆم و خۆم ئەیان ناسم لە قانون و لە پۆلیس زۆرە ترسن هەر کە هات بە قسەی منەکەی یەک سەڵێ بە ئاسمانە تاقێ نەجارە با بلە بترسێ بلە وڵا بلە تۆپی 106 پێوە نێوەزانی مێشو لێ بەلایڕە بلە لە فیشە گەترسێ شش حوتێکە بنی بەبەر پێیانە مێنێ بە قاچارە بە تاپ تۆ سەڵەسیۆنی ئەترسن بەکەیشتی وە ئەبێ بۆ خاتری خوا مەفەوەستار باشە کاکە ئێستا تۆ بەس تەلەفۆنیان بۆ کە بڵێ کاکە باوکە شکاتی لێتان هەیە ئێوە ئەبێ بێن بە فڵان مەرکەز بەسەر چاو ئێستا تەلەفۆنیان ژمارەکەی چەندە بلێن دازانم بەخوا تووشت بە قانون ناکرێ بە قسەی خۆش بانیانەکە یەک دقە بلێ ئەو نەوەڵ ئەو خلێ ئەوەتە سفر حوت حوت سفر بەڵێ کاکە گیان حەو 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 بەڵێ ئەمە سفر حەو حەو وەڵاهی عینەکەم پێێنێ ئەو سواری تریانە ها بەسەر چاو چاوە بەسەر چاو بڵێ مەرکەزە باوکە شکاتی لێت ئێستاەکە بەخۆیە ڕەخەمەڵێ لە قەسابخانە ئیشەکەن حەوت چی وزباڵە ئەلو ئەلو بەڵێ فەرموو چۆنی باشی سەرچاوم وەڵای کورە سووەرە باشی چی کورە نەوەڵا خواگە لەگەڵ شو براکەمە دانیشت و قڕێ پێین باوکماون بوو ئەتوانی سەردانێکی داری پۆلیسخانەکەمان بکەی گەڕیشەوەتان مەرکەز بۆ دستان لێون بۆ کاکە نەخێر باوکشکاتی دێکردون خۆت و خوشک و براکە بێن بۆ ئێرەفێرە چی بۆ لە مەرکەز و تەلەفۆنەکەت ڕۆژمان توو شکاتی لێ کردووی چی؟ شکات لەکێ کردووە تۆ شکاتی لێمە کردووە چی بوو؟ دایخستەوە ها چاول لێ گورە ئەو لایە من لە ئەومەتی محەممەد جیاوازە با تەلەفۆن بۆی بکەرەوە بڵێ بابە مەفرەزە بڵێ بە دەبابە ئێمە گرم ساترسێت نازانم مەرکەزی چی باوکم جوش کردیەوە یەک بەڵێ فەرموو ئەو بە داخستەوە آخر مامەژیانی مە خۆمان لە غەریبەتیەوە بێتاقەتین و یعنی مەرکەز شۆتایکی چیمان کردو ئێمە بە خۆشی خۆتان وەرنەژینا بە مەفرەزە بە تیاڵانەتانێنم یین بە قوربانی چاوم ئێستا یین بەخوا ئاسە دەسێت دوژانەگرم و یەم بەخوا دەی ئەوە چاوەڕوانتانم ئەوات مابڕینەوەگەنێن مەفرەزان ێرم نازانم باوک مەشکاتی کردووە شکاتی لێ نەکردووە لە چی بکەین کاکە شتێ بڵێ گۆبەنەکە ئەنەنەوە دوای کە من پلانتان بۆ دانام ڕێک کەشت مەگەن بۆی باوکم تووڕە بێرەمە چی بکەم من جارێک دەکە نازانم مێشکم مەشغوڵە چی بوو کاکەستەر هەڵێ ساین ئەوە پێم خۆشە ئەوە هەڕەشی لێ پێ ئێستا گاتە ئێرە سیڕێی کردووە لە پۆلیس وەکو عەشار ڕەشەی لێکەین بە زۆر و قانون هیچم بۆ ناکرێ هەر کە هاو بڵێ باوکتان زۆر تووڕێە شکاتی لێکردوون ئەبێ هەمووتان سجن کرێن دەبووم بکە ئاخر دەبوو ئەمەنە ئینکاری چیم بۆ بکرێ بەسەر چاو درێخی لێ ناکەم دەباشە بابێن گەورم ناڵەکانی کاوسمان هاتوون با بێنژوو بکە بەسەر چاو سلام باشی قوربان جان سلام باوکە جان چۆن با منی شکاو بێن بە ئەس تۆی ورد بێن لەسەر خۆ کاوسمان دانیشم بۆ دانیشن با دانیشن با بە پێوە ئاوی قاچیان بێتە خوارەوە باوکە یەک دقە ڕوخسەت میدی قسەیەکی مێ بیکەم قوربان جانەوە دەدەقەیە مۆڵەتم بیتی سایەمەوە دەدەقە بە ناموسم بەس بچێتە دەرەوە مفەوەستان بۆ ناکێت ئەمەتیوە ڕاکە کور باوکەشەکەی گەم بە خۆمە ڕاکردنی چی مەڵاوە وەڵا ئیزی مێ خۆڕۆڵە تازە کردێ بە خۆت ئەمرێ دانیشم کاکە دانیشم بە تێ بگەم زانم شێشەکە چییە کێشەی ئەوە چیە لەگەڵ باوکتانە ئەزانی چی قوربان جان بە قورآن من کێشەمان نییە لەگە باوکمانە جاوە باوکمانە پێڵای سەرمان ئەمە حورمەتێکن ڕێزی لێگرین بەڵام من سەر لە یەکشت دەناگەم تەمان لەگە ڕێز و حورمەتمان قوربان جان قسەیەکەم ئەمە نەبێتە قاڵبی نەسیحەتۆمانەوە من نازانم ئەم مۆزوعی باوکم چ ڕەتیشیە بە یاسا و قانونەوە چۆن ڕەبتی نێوە یاسا و قانونەوە باوکە شکاتی لێکردوون سزمتانەکەم ئەزانی چی قوربان قسەکەی تۆ تەواوە خۆ
خۆ بەخوا باوکم خۆیەتی هۆسە بەهاتە لەگەڵ مناڵانەیە دانیشتە تێگی دانیشتا گفتوگۆمان کردە ئەجنا بەخوا بلە واگە لێم زۆرم خۆشەیە بەهاتە گوتە ئەو مۆزوعەکەم وڵای نەک لە ژنێک سێدانە ژنمان بۆ هێنا برام ڕۆ لەو درۆیە ئێوە سێژنتان بۆ منەهێنا ئەی باوکیان تۆکی داوایش نکرۆ قوربانیان قەت داوایش نەکردە داوکەدا بمانێنێت ئەوە نێشکاتی لێکردون کورە بابە خۆماز نییە بە نێوتانەوە دیابێ هەستم لە بەرچای مفۆس دانیشەکە عسمانیانە شوێنی ونیە شوێنی قانونە ئەوە داواکەی لامە شکاتی لێکردون سزنتانەکەم ئەگەر موافق نەبن باوکتان ژن بێنێ ئایجا چەند خۆشە مفەوەستا بیان بێنم لە سجنە جا ئەولایش بۆ لێ سەوە دڵم پیانە سووتێ ئەبێ ئێوارە خواردنیان بۆ بێنم هەستی کوڕم تۆ چی خۆی ئێوارە بۆ سجن بۆ بێنم هەر بەرگر باشە ئەی تۆ کچم پیزا ئەی تۆ بلیژیان کەباب بە فالودۆ ئەها چاول لێ ئەڵێ ڕزمان بۆ شێ دەبی کەباب بە فالودۆ خراوە ناڕەسن ئاوا گەورەکردین ئاواشم بۆت زانین چێ قوربانیان خۆ قەیناگەوە ڕەفیقتە ئایان هاتۆ شکاتەکە بەڵام ناشکێ قسەیە بکات ئەو قسەکەی ئەو ڕاست بێ خۆ ئێمەش مناڵین و خۆ ئێمەش ئەبێ ئێوە موافق بن باوکتان ژن بێنێتن لە مودووە ئەگەر ناچیان لەکەی سجن پێ بەخوا سجن مشکی تایە ئەمەە پشیدە ڕاکە لەژێ دەستیان بەخوا ماگەرکی تە ئاوا دیەکە چاوە لێڵتیێنێ جار رازی بن بانەچنەوە ڕێگای ڕاستیشکی باوکە من جارە لە فیلمە بینمە لە سژنەکانە کریمەزەکەی تیا لێ و جێشکێتەوە ڕائەلویترێتە دەرا ئەبێ بیخۆی ئەی باوکە ئەبێ بیخۆی رازین آخر وعد پەشیمان نابنەوە پێ قسەی کردووە تەواو پێ وەرە پێش دەست بێمە پیرۆز بەدڵی خۆش وعد مەیدێ بۆ حەفلەکە ماڵمانکەی ئەبێ لەوێ بن ڕۆڵە وەستان جەنابی شلەوت حەفلەیە یابێ بەشدار بیت ئەرێ تۆچیت ئەو هەموو خیبرەیەت دەستان خۆش بێت باوکە وعد دێمە لەو حەفلە بێت تەپدۆزە بۆم نێمەوە یەک زرم و کوتە بکەم خەڵک وا بزانم بە لەرزەی بەڕەخەری لەسەر و حەوتەوە ئاباو ڕێگاتۆ سکاڵایە بابێتە ژوورۆکە سەرچۆ فەرموو ئەگە یارمەتی ئێمە بن با بڕۆین باشترە چونکە ئیشمان هەیە و ناناڵێ گەورە ئیزی مەدە شکاتم لەسەر هەیە شکاتی چی؟ وڵی پاری لەسان عوسمان پارەی چی؟ نازانم پارەی چی؟ قوربان لەگەڕەکە ئارەسەر ژن دێنی ئیتیخابێک کرا من یەکێک ملول دەنگ دەرانەی کە لە ئیتیخابەکە بووم بەڵێ خەڵک ئازادە چۆن دەنگەدا وایە بەڵێ من بەڕاستی دەنگم نەدایە بەڵام پێشتر 50 زایدا بوومە ئارەسەر دەنگی بەنێ کە دەنگم نەدایە لە دوای ئەوە 200 زایتری لێساندن ئەمە بەس بۆی دەنگ نەنایە بۆ ژن بێنێت بەڵێ چی بکەین جانەوەش نەبوو ڕۆتیشی کردمەوانە عوسمان ئەمان چی؟ ئەخە دەتوە سێری کرد تۆ پێویستان نەبوو وەڵای ڕوونکردنەوەکە باغەڵەت تێنەگەی بەس پشتێنەکەیم لێکردەوە من شاتمێ بلە وا بوویان باوکە بەس پشتێنەکەی بوو وڵای بەس پشتێنەکەی نەبوو داماوە ڕوت و قوتە کردوانێ وڵای قوربان لە ئاخرێکە ڕۆژتۆ داماوە خاولێکمەوە بەسەر شانیا ئەو ڕشۆڵێ ئەمان چی بوو؟ وەرە بۆ خاتی خوا ئاخر ماڵە بە قوڕ نەچیرێت ئەگەر ڕۆسەتمان بێ ئێمە بڕێ شیوانی ئەکەجان بڕۆی عریزەم بۆ بنووسە بۆم بێنەرەوە باشە دەبڕی ئەمە چێکە عوسمان شیوا بێ ئەزانین چەند مەفەوەستان تێوگەێنم مۆزوعەکە ئەزای نابێ عیبە سایەمەوە ئەلو ئەلو وەرە قوربان باشە عەمرتان نەمێنێ ئەی هاوای ئەم کابرایەتان چۆن دۆزیەوە ناشێن جارە فیدی ئێوە بێ ئاخر ڕاستم لەگەڵا بڵێن کوورە مفەوەستا برادەرم و هاوڕێی قەدیممە ئێستش پێی بڵێن لە سجن تۆمتانەکان بەخوا سجنتانەکان ئێوە بۆن یعنی باوکە ئەوەی کەوتن مشکەکە و ئارەوەڵا بێ هەمووی بخۆن هەمووی تیابێ بیشی بۆی ئارەوەڵا ئێوە بۆن وەرە دانیشی کاکە دانیشی جۆ بگرە پەیام هەستی ئێمە ئەبێ ئەو پیاوە بدۆزینەوە بابا تو زۆر سەیری ئەی من بۆ ئێوە مێناوە بۆ ئێرە
کاکە گیان قالە سمێڵ ئەبێ بزانین لەکوێیە کاکە گیان هەموو ئێواران خۆم بە چاو خۆمەی بینم هەموو ئێواران دێتە ئەم پارکە لێرە یاریەکە ئەدە کاتی ئێستش لێرەیە ئێستا ببی دۆزین ناوەی ئێدە پەیامجان تۆ سوکەڵەیدا هەزم گەڕێ من ناتوانم کاکە زانین چی هەستی جان زۆ زەرورە کوا لەوێ یاریەکە وەڵا خۆی هاوار کاکە فریام کە بۆ چۆمە بکەوتم برا قالە سمێڵ چۆنی وەرە دەتۆرە خۆش دەتۆرە دەتۆرە بەخوای وەرە ها جەماعە دادوین ئیشمان پێدا وەرە با دوو قسە بکەین و بڕۆیت ئیشی چی ئیشمان پێ نەخەی نای یاعی نای ئێستا من تەمۆچێنەوە کاکە ئیشمان پێێتە زۆر جارە بۆستا پێی هێنا چی بووە قالە سمێڵیان سمێڵ قالە سمێڵ فەرموو دوێنێشەوە ها لە ماڵمان بووی کاتی دەنگدانەکە باوکم پشتێنەکەی داکەنی 200,000 بە خاوە لێسەنی ئاها اینجا ئێستا باوکم شکاتی لە مەرکەز لە ئەم سیانەمان کردووە ئێمە ئەدا بەگرتا ئێمە هاتوین ئێستا تۆزێکی تر ئێمە چین بۆ مەرکەز تۆ لە دوای ئێمە بە نیو سەعاتێک دێتە ژوورۆ شکات لە باوکمەگەی ئەڵێ جەنابی پاوە جەنابی زابط ئەمە پارەی لە من خواردەوە پشتێنی بێداکەن مشتیوانە نایکەی چییە؟ نایکەی باش گۆگرە مامە قالە ئەگەر بێت و تۆ بە قسەی ئێمەنەکەی ئەوە هەرچی مەلەفە هەیە ئێمە نێرین بۆ ژنەکە و اینجا حەزێکی بزانی مەلەفەکان چی ئەوانەیە کە سنان بدانەوە بە ناوی کچەوە لەگەڵ کچا قسە و کردووە پێ خۆشەمانە ژنەکە بیزانێ دانیشە ئەزانی چیمانەوێت هەستی گیان پێ بڵێ کەس چیمانەوێت هیچی وامانەوێت تەنها ئەوەیە دێ بۆ مەرکەز ئەڵێ کاکە من شکاتم لە کاک عوسمان هەیە پارەی لە من خواردەوە ڕووچی کردومەتەوە مەلەفەکە ڕازی چیتان دەوێت ئێوە کاکە بۆستە کاکە ئەزانین چیە مامە قالە جان سێری من کە باوکم پارەی لە تۆ نەسەن ئێمەش تەعویزی بۆینەوە زیاتر دەینێ ئەوە عادی هەستا دەی چاوەکە ئەوە ئێمە ڕوین چاوەڕی توینە مەرکەزەکە باشە ئێستا تێگەیشتی مامە قالە دوای نووس سەعاتی بۆ مەرکەزەکە سکاڵە لە باوکمەکەی تێگەشت تۆ جارێ دانیشە لێرە ئێمە ڕوین باشە تۆ دانیش ئێمە ئەیخوا چۆن تووشی ئەم مشکلەیە بوون ئاخر لە پێناوی چیدا بەخێر نێنەوە بە خاتی پێغەمبەر بەخوا وابزانم لە مردنەکە شارە بەسە قەبرەکەمەوە بن دایمە خەریکی فیتوفاکەن بۆ من ئاچیتان لێ بکەم ژیانی منتان فەوتان کورە ڕووی بابی خۆم ڕەش بێ ئێوە کە فامتان کردو من وڵاتم بەجێ پێشتا بەس حەزم کاکە ئێوە توانن بڕۆن یا ئەڵڵا باوڕێن دانیشە ئیشمان بە توێ ئاخە من مەشروعی ژنێنانم هەیە مفەوزدار ئیشمان بێ قوربان دانیشە کاکە بڕۆ خوافستان بەسە چاقور بە ئەها تەها باوکە ژیان باجی پشتیان داکردن ئەوە بێ باجەکەی بە قورسی بێت تێگەی جا باوکێکیان خەمیشنە لە بەسەرفەتا دیسکێنە بۆ هێنی بۆ سجن بڕۆنە دەرەوە قسەی نییە هەمووی خۆم بۆ دەشەوم بۆت و تۆکەم بۆتە بێنە ئەڵێ باوکە حەزر هیچ نیە ئارە بۆ بێنە بۆ با حەزم لە قەبری ئاشدای بڕۆن دەرەوە کاکە بڕۆ دەی بڕۆن بڕۆن کاکە ئەوە ژیان نییە منیتیان حیاتم فەوتا من بۆچی هاتم سلام علیکم سلام لێنە کاکە نیسو عزیزەکەی کاکە ناکرێت لە جاتی دووسڵەکە 400 بەمێ دانیش لە جاتی پشتێنێت کاکە دوو پشتێنی بێن دقيقة كاكا اسمان مفوز علي بەڵام قوربان هاورە کاوسمان بۆ بەرە بۆ سجن بەسەر چاو عوسمان بۆچی هاتی تووشی چی ئەمە یاڵێ هاتم بۆ ڕێ سمێڵم نایابانی شەمبیلا تڕحێم لێ دوشتی ئاواوەیە خوا وەرن بادی ئەقرین بۆ سجن